شێبڕکی ڕوبەڕبوونەوەکان لە ئەستێرەکانی زانکۆ بەردەوامە. هەر زانکۆیە و بە هیوایەک ململانێ دەکات تاکۆ بتوانێت نازناوی ئەستێرەکانی زانکۆ بۆ خۆی بباتەوە. بەڵام ئێرە سەکۆی بەهێزەکانە کە باسی هێز دەکەین واتە هێزی زانست. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی کۆیە و زانکۆی ئەمریکی هەراق سلێمانی بەریەک کەوتن. زانکۆی کۆیە بەمەبەست بۆ تۆنی پرسیاری هەڵبژاردننی کەتەگۆریەکانی لێدا و وەڵامێکی هەڵەیاندایەوە. تاکو مافی هەڵبژاردننی کەتەگۆری بدەنە زانکۆی ئەمریکی عراق سلێمانی. بەم شێوەیەش بە دوای استراتیژی زانکۆی ئەمریکی کەوتن تاکو بزانن لە چ کەتەگۆریەک بەهێزن و ئەوانیش هەمان کەتەگۆری هەڵبژێرن. بەم شێوەیەش یان دەتوانن دەخاڵ بۆ خۆیان بەدەست بهێنن یاخود مافی وەرگرتنی دەخاڵ لە زانکۆی ئەمریکی عراق سلێمانی سەرنەوە. ئەم استراتیژیە بۆ زانکۆی کۆیە زۆر باش بوو. تەنها چەند جارێک بەختی یاوەریان نەبوو. ئەجینا زۆر باشتوانیان بە پێش زانکۆی ئەمریکی بکەون. زانکۆی ئەمریکیش توانایەکی زانستی بەهێزیان هەبوو. بەڵام ئەم پلانەی زانکۆی کۆیە سەری لێتێکدان و وای لێکردن کە لە قۆناغی یەکەم بە دەخاڵ بە پاش زانکۆی کۆیە بکەون. زانکۆی کۆیە 60 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 50 خاڵ. هەرچەندە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی لە قۆناغی یەکەم لە دوای زانکۆی کۆیە بوو، بەڵام وورەیان بەرنەدا و لە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەکەزی هێزی خۆیان بەدەرخست. هەر لە 5 پرسیاری یەکەم جیاوازیەکەیان نەهێشت و 5 خاڵیش بە پێش زانکۆی کۆیە کەوتن. زانکۆی کۆیە زۆری هەوڵدا کە ئەم جیاوازیە کەم کاتەوە، بەڵام زانایی قوتابیانی زانکۆی ئەمریکی ڕێگر بوو لە بەردەم هەوڵەکانیان و لە کۆتایی بەرنامەکە توانیان چۆک بە زانکۆی کۆیە دابدەن و هەروەک لە سەرەتای بەرنامەکە وتیان ئێمە بۆ بردنەوە هاتوین. قسەکەی خۆیان بەجێهێنا و بە 100 خاڵ بەرامبەر 85 خاڵی زانکۆی کۆیە خۆیان بگەێنە قۆناغی داهاتوو. ئێستاهەش ڕوبەڕووبوونەوەی دێم لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان خۆشەویستان، زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری و یازی شادە بم لە بەرنامەیەکی نوێی ئەستێرەکانی زانکۆ. لە هەموو بەرنمەیەکە دوو زانکۆ بەشدارە ململانێ دەکەن بۆ ئەوەی کە بچنە قۆناغی داهاتوو. بەس ئێوە دەزانن کە تەنها یەک زانکۆ دەچێتە قۆناغی داهاتوو، ئەویش زانکۆیەکە زۆرترین خاڵ بەدەست بێنێ. ئەو زانکۆی کە خاڵەکانی کەمتر بێ بەداخەوە بەجێمان دەهێڵێ. ئەو دوو زانکۆی کە ئەمڕۆ بەشدارن ململانێ دەکەن بریتین لە زانکۆی دۆک. ناوم میلاد ئەمیر، تەمەنم 22 ساڵە، خوێندکاری قۆناغی چوارەم لە بەشی زانستی کۆمپیوتەر لە زانکۆی دۆک. ئامانجمەوەی کوردستان لە بواری تەکنۆلۆژیادا پێش بخەم. ئەس هەڵات حەمیدم، تەمەنە من 21 ساڵە، ئەس قوتابیا بەشی وەرگەڕەنما قۆناغە سێ لە زانکۆ دۆک. هیڤیۆم ئەوە لە پۆشەڕۆژ دەبمەنی بەسەرەکە سەرکەفتی. ناوێم واسق عەزیزە، تەمەنێم 23 ساڵە، ئەس قوتابیمە قۆناغا سێ کۆلێژا پزیشکی گشتی زانکۆیە دۆک. من دوێ ئەس پاشەڕۆژ دەبمە دکتۆرێکی سەرکەفتی بۆ خزمەتێکە باش بدمە ڤی مڵەتی. ناوێ من محەممەد ئیبراهیم، تەمەنە من 22 ساڵە، قوتابیمە لە قۆناغا چوارێ پشکا شارستانی کۆلێژا ئەندێزیەری زانکۆیە دهوک. هێڤیدارم الپاشەڕۆژی لە سەرکەفتی بن کاری خۆدە. ڕاستی ئەز و تیمیمە مەباوەرێکی گەلێک باش هەیە و ئەڤڕۆ دێ سەرکەڤن و ئەم ئامادەگەش بیت شیرەژی وشا دە سەرکەون. ئێمە ئامادەکاریێکی زۆر باشمان کردووە بۆم پێش بڕکەوە و دڵنیام کە سەرکەوتەوە بین چونکە تیمێکی زۆر بەهێزمانەیە. ئینشاڵڵا دەسەرکەین هەرکردن بوشی ڕاستی دێ تەجربەکە گەلەکە جۆن بیتن. ما بشكتري تدك. آرمان جماعة وكو أم سركبين في برنامج ده إن شاء الله ده بسركبين. أكبرنا سركفتي في برنامجنا بن هر طلاب الزيراك بن شكل زور نورماله. هروها زانكوي نولج. من إبراهيم عبد الكريم، تمنم 21 ساڵە، قوتابی قۆناغی چوار لە کۆلێژی ئەندازیاری بەشی نەوت لە زانکۆی نۆڵج. ئارەزوم ئەوەی لە داهاتوو ببم بە سیاسەتمەدار و شارەزا لە بەڕێوەبردنی نەوت و گات.
من محمد رسول تمنم 22 ساڵە قوتابی قۆناغی چوارمی بەشی ئەندازیاری نەوتم لە زانکۆی نۆڵێژ ئامانجمەوێت لە داهاتوودا بمە ئەندازیارێکی باش لە بواری گەڕان و ئێدەرێنانی نەوت. من ئەحمەد جەوهەر تەمەن 24 ساڵ قۆناغی چوارەم لە بەشی دارایبانگ لە زانکۆی نۆلیت ئارەزومە بمە مامۆستای زانکۆ. ناوم لاڤان ئیلهامە تەمەنم 22 ساڵە خوێندکاری بەشی پەیوەندیە نێودەوڵەتیەکانم لە قۆناغی چوار لە زانکۆی نۆڵێج ئارەزومە لە داهاتوودا ببم بە دیبلۆماتکار. بڕواکی زۆر باشمان بە خۆمان هەیە ببینە براوێ سەرەکی لە پرۆگرامەکان ئەستێری زانکۆ. تا حدێکی زۆر حچونکە ئەو خۆ ئامادەکردنەیمە یعنی ئیشاءڵڵا هەدەفمان بردنەوەیە هەر لۆ شاتینیان. بەڕادەیەکی زۆر باوەڕم بخۆم هاوڕەکانم هەیە کە بتوانانی ئەنجامێکی باش بەدەست بێنین و براوە بین. بەڕادەیەکی زۆر باوەڕم بەوە هەیە کەوا خۆم و هاوڕێکانم دەتوانین لەو بەرنامەیە سەرکەوتوو بین. ئەگەر ئەوان سەریش نەکەوت لای من زۆر ئاساییە لەبەرەوانە هاوڕێم بوون ئێستا شار هاوڕێمن و پێشبڕچێش سەرکەوتن و کەوتنی تیا و زۆر ئاسایە بەڵام من متمانێت توانم پێیان هەیە کەوان سەر دەکەون. زانکۆی نۆڵێژ و زانکۆی دهۆک هەردوولاتان بەخێر بێن. دەزانن کە بەرنامەکەمان بە پرسیارێک دەست پێ دەکا. پرسیارەکە تا ڕادەیە ئاسانە زۆر کێشێکی گەورە نییە بەڵام ئەو زانکۆی کە زوو دەسی نابە بۆ تۆنەکە وەڵامەکەی ڕاست بێ مافی ئەوەی هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێت. ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت کاتێک ئاسن بەر ئۆکسجین بکەوێت بە بوونی شێ یا ئاو چی ڕوودەدات؟ زانکۆی دهۆک ژەنگ هەڵدێنێت. ژەنگ هەڵدێنێت. زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاستە بەس ئەوە چی بووە پەلاماری بۆ تۆنەتان یەکەم جارێکی نەکرد لەبەرەوە وامەزانی چون نەکردەوە. بەڵام دەرکەو ئیشەکە وەڵامەکەتان ڕاستە ئێستا مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. تەکنەلۆژیا. تەکنەلۆژیا لە تەکنۆلۆژیا ئەی و بی هەیە کامیان هەڵبژێرن؟ ئەی کامیەک لەم زانایانە بە داهێنەری ماتۆری کارەبایی ناسراوە؟ ئەی ئیلۆن موسک، بی ماکس پلانک، سی مایکل فارادای، دی تۆماس ئەدیسۆن. سی چرکەتان هەیە؟ توماس اديسون ماكس بلانك مايكل فاراداي دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەرێ. وەڵام سی مایکل فارادای. سی مایکل فارادای. زانیاریتان هەبوو؟ تقریبا لە بینی ماکس پلانک و مایکل فارادای دڵنیانین زۆر بەس ئەی تۆماس ئەدیسۆن ئەو کارەبای داهێنا بەڵام نەک ماتۆری کارەبایی. باشە بزانین مایکل فارادای وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی نۆڵج نۆرەی ئێوەیە کە کاتەگۆریەک هەڵبژێرن. فەرموون. کاتەگۆری وەرزش. وەرزش ئەی و بی هەیە کامیان هەڵبژێرن؟ ئەی ئەو دوو وڵاتە کامەن کە بەهۆی یاری تۆپی پێوە لە ساڵی 1969 جەنگ لە نێوانیاندا ڕوویدا؟ ئەی گانا و سلڤادۆر، بی
سلڤادۆر و هیندۆراس. سی هیندۆراس و گانا. دی گانا و بۆلیڤیا. سی چرکەتانێ. سلڤادۆرش تەکید تێدا چکە ئەوانی هەر شەڕ بە سلڤادۆر زەیان لە سلڤادۆر هۆندوراس هەلێ قارەینە ئەوانە باوەڕ ناکەم لە شەڕ زوو چرکەتان نەبوو دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. ئەیان بی وەڵام بی سلڤادۆر و هیندۆراس. بی سلڤادۆر و هیندۆراس. دڵنیا بوون یاخود دڵنیان نەبوون؟ ناوەڵا ڕیسی ڕیسک زانیاریتان نەبوو؟ پێشتر جێم نەبوو تاریخیە نازانستان تاوا نەداتێت. شەڕێ بوو 100 ڕۆژی خایان. لە 14 تەمموزی 1969 دەسی پێکرد 100 ڕۆژی خایان پێشێڵێن شەڕی 100 ڕۆژە یاخود شەڕی فوتبۆڵ. باشە با بزانین سلڤادۆر و هیندۆراس وەڵامیشی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی نۆڵێژ وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. دەگەڕێنەوە لای ئێوە زانکۆی دهۆک بزانم چ کاتەگۆریەک هەڵەبژێن. جارێکی دیر تەکنۆلۆژیا. تەکنۆلۆژیا. تەنها بیماوە کەواتە بی. بەدڵنیایە. کامیەک لەمانە توانای خەزمکردنی داتایەکی زۆرتر لە DVD هەیە؟ ئەی بلوڕێی دیسک، بی فلۆپی دیسک، سی CD ڕۆم، دی هیچ کامیان. سی شرکەتانەیە. ناس بجم ايه بلورا يعني الليزر ويجي اللي بشيك تلفة شيبتر خزن كده معلومات في فيديو عندي على السي دي دي بلورا ديسكا ديسكا تكنولوجيا كودية نفسي زورتر له دي في دي هيا دا شركتان لو تركب مازوو بتر يعني وەڵامێکم شوف بەرێ. حد بيجو دي في دي بتر شوي والله؟ بلوراي ئەی اي ئەی هیچ کامیان نەموو بڵێن بلوڕێی دیسک دیسک. بلوراي ديسك چکە جاری وایە ئەڵێن سی یاخود سی و دی بی و دی لێکۆ نزیکن بۆی ئەگەر بیخوێنەوە لەگەڵیا باشترە مەسەج. بۆ دڵنیا بوون. بۆچی بلوڕێی دیسکتان هەڵبژارد؟ CD ڕۆم بە شێوەیەکی گشتی زاکرێکی کەمەگرێت تقریبان هەتا 800 مێگابایت. فلۆپی دیسکیش هە باماشەوە بە کیلۆبایت بووم تەنانەت زۆر هەرە پێشکەوتوەکی 2 مێگابایت 3 مێگابایت. بلوڕێی DVD ئەنوانەوەی هەیە. DVD هێمان هەیە 4 گیگات هەمانە 8 گیگا بە پێی تەکنۆلۆژیاکەی. بەڵێ. بلوڕێی یەکێک لەو جۆر دیڤیدیانی کە تا باشە بزانم ئەزانی میلاد بۆچی پێڵێن بلوڕێی؟ بجم ليزر استخدام بيت لێزەرەکەی استخدام بيت بنفيسيون معلوماتها لێزەرەکەی کە حجمي دەیخوێنێتەوە قلب شینە. تلفة شيت بتر معلوماتها وەیڤەکانی کورتترە لە بتر معلومات سوورەکە بۆ نمونە. باشە زانکۆی دهۆک بزانین بلوڕێی دیسک وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنە کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی نۆڵج بزانم نۆڵجتان هەیە لەو کەتەگۆری کە لێبژێن کامێ؟ دووبارە وەرزش. دووبارە وەرزش؟ بەڵێ. خێرتان لەبینیوە تەنها بیماوە کەواتە بی. کام هەڵبژاردە
لە ساڵی 2007 پاڵەوانی جامی نەتەوەکانی ئاسیا بوو. ئەی ئێران، بی کۆریای باشوور، سی ژاپۆن، دی عێراق. سی چرکەتانەیە؟ دی عراق. دی عێراق بەڵێ زۆر دڵنیا بوون. زۆر 100 مليون لصق تقریبا لە 29.9 چرکەکە وەڵامتاندایە. هەر پێشوی عێراقەکە بێ وەڵام ئەی چێ ناڵێ ژاپۆن نەبووە. ژاپۆن 2011 بوو. او يعني أي لبناي دورة جابون قەت بووە؟ ئەوە نازانم. یاری باشە، یاری کۆتایی لەگەڵ عێراق لەگەڵ چێ بوو؟ سعودیایەک بەیز بوو یونس محمود گۆڵەکەی کرد لە ئەخیرەکان بووە بزانم. ئێژگاری ناوی ئەوانەی کە لەوێ دانیشتبوون هەمویان بڵێ بینەرەکان وە. باشە بامزانین بيج نهاية عێراق وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی نۆڵێژ وەڵامەکەتان و زانیاریەکان هەمووی ڕاست بوو و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی دهۆک چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ زانست. زانست. ئەی یاخود بی؟ ئەی ئەی کام لەمانەی خوارەوە پێکهێنەری سەرەکی شوشەیە؟ ئەی دایۆکسایدی سیلیکۆن، بی کاربۆناتی کالیسیۆم، سی دایۆکسایدی گوگرت، دی کاربۆناتی ئەلمینیۆم. سی چرکەتانەیە؟ ئەی ئەی دایکسایدی سلیکۆن. دایۆکسایدی سیلیکۆن. میلاد زۆر دڵنیا بووی. بەڵێ دنیانا کامتان دڵنیا بوون؟ هەردوومان محەممەد و ئافق چونکو ئاو لەگەڵ ڕەمل ساند پێکەوە لەگەڵ ئاگر ئەبێتە بە جام ئیتر شوشەی ئافە کە ئەبێتەوە ناوی کیمیایی فۆرمیلا هیمیایی دایۆکسایدی سیلیکۆن چونکو ساندەکە لە سیلیکۆن هاتووە. بزانین دایۆکسایدی سیلیکۆن وەڵامێکی ڕاستە یاخود هەڵە؟ زانکۆی دهۆک ئێمەش ێستا دڵنیا بووین کە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی نۆڵج چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ زانست. زانست. لە زانست تەنها بیماوە کەواتە بی. کامێک لەم پرۆسانە بۆ گواستنەوەی گەرمی خێراترینە؟ ئەی کۆندەکشن، بی کۆنڤەکشن، سی radiation، دی absorption. سی چرکەتانەیە؟ بی convection convection. بی convection. convection. بۆچی بی کۆنڤەکشنتان هەڵبژارد؟ رادیێشنی شاعەیە کۆندەکشن ژاوزانم لە بۆ گواستنەوەی کارەبایە ئەبزۆرپشن زۆر تاکید نیمە لێ بەڵام کۆنڤێکشن نازانم. باشە شاخي بابزانین کۆنڤەکشن وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟
زانکۆی نۆلیج بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست رادیێشن کە خێراترینە بۆ گواستنەوەی گەرمی نەتانتوانی ئەو دەقاڵا بەدەست بێنن. زانکۆی دۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ تەندروستی. تەندروستی. ئەی یاخود بی؟ بی. بی. کام لەم ئەندامانەی مرۆڤ زۆرترین هەڵمژینی خواردنی تێدا ڕوو دەدات؟ ئەی ڕیخۆڵە ئەستورە، بی ڕیخۆڵە باریکە، سی گەدە، دی ڕیخۆڵە کوێرە. سی چرکەتانەیە. دوو دنم Yeah. This one, this The part? small one. No, no. Rixol. Is it? You're a small one. You're بچیک. رixol. بی. ڕێخۆڵە باریکە. بی ڕیخۆڵە باریکە. میلاد گەدە نییە؟ نه. بۆ گەدە چیەکە؟ گەدە لە هەزمیەکە. گەدە بوو نەبوو شیکنەوەیەتی. بەس دایجستن دەشێت بێ یعنی دەشکێتەوە خواردنەوە. شیە کاتەوە شیە کاتەوە. بۆی توانێت لەش سوودی لێ ئەگزی مەڕێژێ و شیەکە ئیشەکە و هەمی بۆ توێنێتەوە. ئەی ڕیخۆڵە کوێرە. ئەوەش نییە ئەو بۆ ئاو کە ئاو دەمژێت علاقە بە خواردن زۆر نییە. بزانم ئەوش پارچێک لە ئەستورەیە ڕیخۆڵە ئەستورە یعنی ئیشەکە لە نێوان ڕیخۆڵە ئەستورە و ڕیخۆڵە باریکە. باشە ڕیخۆڵە ئەستورە ئەستورەش بۆ ئاوە ئەوش بۆ ئەوە بەس ئەبزۆرشنەوە وۆتر ینی بەس بەس ئەوش دەمژێت. پرسیارەکە وەیە زۆرترین ها؟ خواردنە باشە با بزانین ڕیخۆڵە باریکە وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و دە خاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ. زانکۆی نۆلج چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بیرکاری. بیرکاری. ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. ژمارەیەکی موجب ئەگەر سێ ژمارەی لێ کەم بکرێتەوە یەکسان دەبێت بە 21 ئەوەندەی هەڵگەڕاوی هەمان ژمارە. ئەو ژمارەیە چەندە؟ ئەی ژمارە سێ، بی ژمارە حەوت، سی ژمارە پێنج، دی ژمارە نۆ. سی چرکەتان هەیە. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام بی. بی. بیتان ویا دی؟ بی. ئەی بۆ ناڵێن بی حەوت بی حەوت. تاقەتان نییە تازە ناڵە زۆر. باشە بۆچی بی حەوتان هەڵبژارد؟ قسەی کاک محەممەد. حساباتەکە وا بوو زۆر تاوە نەگەشت یعنی نەکەوت بە تەواوەتی حەلە نەکرد. تاکید نینە بەس باشە باشە با بزانین ژمارە حەوت وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی نۆلج زۆر دڵنیان نەبوون بەڵام وەڵامەکەتان ڕاستە و دە خاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ.
زانکۆی دۆک چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ بیرکاری بیرکاری تەنها بیماوە کەواتە بی. سێ لەسەر چواری ژمارێک 5 ژمارە گەورەترە لە 2 لەسەر 3 هەمان ژمارە. ئەو ژمارەیە چەندە؟ ئەی ژمارە 72 بی ژمارە 84 سی ژمارە 60 دی ژمارە 48 سی چرگەدان هەیە. دە چرگەتان ماوە زوو وەڵام وەڵام سی سی کاتەکەتان کەم بووە نەتانتوانی یا ئێستاشە دڵنیانی نا بەڕای هاوڕێیانم شەستە باشە لە نێوان 72 و 60 یعنی هاتۆ دوو دڵ بوو. شەست ئەگەر سێ لەسەر چواری وەگریت باشە کامتان شەستەکەتان هەڵبژار بە قسەی کێتان کرد؟ محەممەد ئەگەرم بێژین 3 سەر 4 6 یعنی دەبیتە 45 2 سەر 3 دەبیتە 5 مەزنترە. باشە بزانین لۆجیکەکەی تۆ وە بیرکردنەوەکەی تۆ دەمانگەێنێ بەوەی کە ئایا سی 60 ژمارە 60 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی دهۆک دیسان وەڵامەکەتان ڕاستەوە دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خەڵەکانتان 50 خاڵ. زانکۆی نۆلج چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ تەندروستی تەندروستی لە تەندروستی تەنها ئەی ماوە کەواتە ئەی. کام لەم بەکتریایانە برینی گەدە دروست دەکات؟ ئەی هێلیکۆباکتەر بی سالمۆنێلا سی ستریپتۆکۆس دی برۆسێلا سی چرکەتانێ. دە چرکەتان ماوە زوو وەڵامەکەم منێ. ئەی ئەی هیلۆکۆباکتەر هێلیکۆباکتەر زۆر دڵنیان نەبوون ئیبراهیم ناوەڵە زۆر دڵنیان نەبوون. قسمی طبیمان کەمە لەو اسمان طبی نین ئەی باشە بۆچی تەندروستیتان هەڵبژارد؟ وا ڕێکە ڕای هەمومان بوو بەڕێی هەمووتان بوو. تۆ بەشکم دێ دەزانی ئەحمەد بەشکومیتیانی ئیشەکە خۆی ئەو کەتەگۆریانە ئێمە بۆچی دامان ناوە بۆ ئەوەی کە مەجای خۆتیدا بۆ ئەوەی کە بتوانی لە مەجالەکەی خۆتە مەسەلەن ئەوە هەڵبژێریت بۆی خاڵ بەدەست بێنی وانە لەبەرەوە ئەوە ئەبێ زۆر بە وریاییەوە کەتەگۆریەکان هەڵبژێن. زۆر جار هەیە لەوانەیە مەسەرەن عدادی خیندیتمان لەوانەیە زۆر پرسیارەکان لەوان دێتەوە عیلمیش بووینە زۆر بەمان بەڵێ لێ ئەوما هەڵبژارد. باشە زۆر باشە با بزانین هێلیکۆباکتەر وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟
زانکۆی نۆڵێژ وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێناوە کۆی خەڵەکانتان چل خاڵ. زانکۆی دهۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. ئەی و بی هەیە کام لە ئەی ئەی هەڵدەبژێرن. مانگی یەکەمی وەرزی بەهار لە نیوگۆی باشووری زەوی کامەیە؟ ئەی ئادار، بی ئەیلول، سی گوڵان، دی حوزەیران. سی چرکەتانەیە؟ بهارە کیشمان بهار بێت حیوانە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام وەڵام ئەی ئەی ئادار. نیوگۆی باشووری زەوی چۆکا تقریبان لای ئوسترالیا لای ئوسترالیا و بە پێچوانی ئێمەوەن ئێمە لێرە مانگی بەها لای ئێمە مانگی 3 و 4 و 5 یان ئەگەر لای ئێمە زستان بێ لەوێ هاوی لەوێ هاوینە بەس پێچوانەوە مانگە کوردیەکان ناوەکانیان جوان نازانجا ئەوە تۆزە مشکلێ بوو ئێمە. ئادار هيفا يكي ورزي بهاري ئادار هەیوی سێم فنفس الشيء اللي رجال هيفا سي يعني ديف مانگی- كالندر باشە ئەگەر بۆ لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بڵین لە کوردستان ئەگەر زستان بێ الويري بالعكس سيزن لێ بلاکسە باشە ئادار هۆڤین کام مانگەیە ئادار؟ مشکلی من ئەوە بوو نەمەزانی مانگە کوردیەکان کامانگانن خۆی ببێتە مانگی 9 بێتە 9 10 و 11 9 10 11 9 10 و 11 ئەوانە بێتە بەهار لەوێ باشە ئادار نازان ئادار مانگی سێمە مانگی سێ ايلول ئەی باشە بابزانین ئادار انا ايلول وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی دهۆک بەداخە وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست ئەیلول نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن. زانکۆی نۆڵج جوگرافیا جوگرافیا بەڵێ لە جوگرافیا تەنها بیماوە کەواتە بی. کام لەم وڵاتە عەرەبیانە سنووری لەگەڵ دەریای ناوڕاست نییە؟ ئەی جەزایر، بی قەتەر، سی سووریا، دی تونس. سی چرکەتانەیە؟ قطر لخليج لخليج قطر هەمووی کەسەر بەحری قطر لخليج قطر بی قەتەر. شکرم جارە تااقەتان نەبوو بڵێن بی قەتەر. من هەمووان باشە محەممەد هەر لەولاوەڵێ قەتەر 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 زۆر دڵنیایی. قطر دەسە خەلیج ئەوان لەسەر خەلیج ئەوان کە هەمووی لەسەر بعد ئەوەی وستانە ینی بەحری وستایە دەریای ناوڕاست بالضبط جەزائیر و ئەوە لە ئەفریقان هە لەسەرن ئەلەو لایەر مەسەلەن سووریا و لوبنان و ئەوانەی کە دەکەن ئاسیە ئەوان لەسەر باشە ئیبراهیم زۆر هیچ تەداخلی مۆزوعی نەکرد ناوەڵاکی نەبوو زۆر لە جوگرافیا دەڵێن قسەی خێر بکە یانش بێدەن. باشە میسرێک میسر مصرش هەردەکەتە سەر بەس هەر لەسەر دەریانەوە ڕاستە مصر و جەزایر و تونس و لیبیا نازان مەغریب و ناکەت سەر مەغریب مەغریب ناکرێت لە خوار دەچێتە محیط
على دەژێتە خوارتر بالضبط بعد قولك خواردنە بس لآسياش مثلا فلسطين و سوريا ولبنان أمتي قانا وزامامية قد السري باشە بزانین زانکۆی نۆلج وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی نۆلێژ وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی دۆک لەو کەتەگۆریانەی کە ماوەن مێژوو ئەدەبیات هونەر کامیان هەڵەبژێرن. هنر هونەر لە هونەر ئەی هەڵەبژێرن یاخود بی بي بی زنجیرەی نۆتەکان لە زانستی میوزیکدا چی پێدەگوترێت؟ ئەی پلین بی بالانس سی لێگاتۆ دی سکیل. دوري مي فا صول لا سي بلاين انا خلصنا not sure scale دە چرکەتان ماوە it's making it bigger yeah زوو وەڵامێکم بنێ. plane I think وەڵام A plane پلین لە پرسیارەکە تێگەیشتن زنجيري نوتەکان نازانم. لەسەر چی پێدەگوتێ زنجیرەی نۆتەکان بە کوردی یاخود توان بڵێ دۆ ری می فا سۆ لا سی. یعنی پێشی ئەڵێن پەیژەی نۆتەکان. کەستان ئامێرێک ئەژەنن موزیک حەستان لە موزیکە حەزمان لێ بەڵام نازانم بەس گوێگرن ها بەڵێ گۆداری دەکەن. زنجیرەی نۆتەکان پێشی ئەڵێن پەیژەی نۆتەکان. پلین واتە چیا؟ play the music plane یاخود پلین ئەوە شتێکی یانێ وەکو پلینێک مستەوەیە مستەوە بالانس کە بالانس نییە سکیلژی گەورەکەنی قەبار و بچووکردنەوە شتێکی وایە لێگاتۆ پلین پلین بێت لێگاتۆ. لێگاتۆ باشە بۆچی سکیلتان هەڵەبژارد ینی یاخود لێگاتۆ؟ سکیل سکیل پێیان نییە Music scale. پەیوەندی بن زنجیری نۆتەکانەوە Music بە سکیل بۆ ئاستە قیاسە گەورەکی بچووکێکی کەمیکەی زیایکی باشە با بزانین پلین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی دهۆک بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست سکیل. نەتان توانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی نۆلج لەو کەتەگۆریانەی کە ماون مێژوو ئەدەبیات هونەر کامیان هەڵبژێرن؟ مێژوو مێژوو ئەی و بی هەیە کامیان هەڵبژێرن؟ بی بی کۆنترین زانکۆ لە جیهاندا کە لە ساڵی 1950 زاینی دروست کراوە و تا ئێستا خوێندن تایدا بەردەوامە کامەیە؟ ئەی زانکۆی قەروین بی زانکۆی بۆلۆنا سی زانکۆی سیێنا دی زانکۆی سالامانکا. سی چرکەتانەیە؟
دەچرکەتان ماوە وەڵامێکم بنێ وەڵام ئەی ئەی زانکۆی قڕوی ئەی زانکۆی قەروین ئیبراهیم بۆچی زانکۆی قەروینتان هەڵبژارد وڵی نازم وا هەز دەکەمەوە دڵیانی زانیاریتان زۆر نەبوو بە خۆی عادەتە نەبیتن عەربی بیت ئەوە زانە پێشتر عەرەبی یعنی ئەوە چێ بە قوتی بۆ حەزارەتەش بە قوتی بۆ خاصن عراق و مصر لوبنانەوەانە نازانم پێشبینی دەزانە و زانکۆیانە لەکوێیە هەمووینە زانکۆی بۆڵۆنا بۆ نەزان لەکوێیە پۆلۆنیا نا لە ئیتالیایە ئەی زانکۆی سیێنا سینانی میسڕنی ئەویشە لە ئیتالیایە زانکۆی سالامانکا ئەویش ئەوژدەیتاڵەیە هەر لە ئیتالیە ئەی زانکۆی قەروین لەکوێیە لەناوکی دیارە عەربی و مەنتیقێ بەس عەربی و مەنتیقی بزەب نازام ینی بەس لە مەغریبە نازان دامەزرێنەکەی چێ بوو نەوەڵڵا باشە با بزانین زانکۆی قەروین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی نۆلێج وەڵامەکەتان ڕاستە وادە خاڵی ترتان بەدەزێنا کۆی خاڵەکانتان 6 خاڵ زانکۆی دهۆک لەو کەتەگۆریانەی کە ماون مێژوو ئەدەبیات هونەر کامیان هەڵەبژێرن مێژوو لە مێژوو تەنها ئەی ماوە کەواتە ئەی ناوی ئەو دورگەیە چییە کە نێلسون ماندێلا سەرۆکی پێشووی ئەفریقای باشوور لێی زیندانی کرابوو دورگەی گۆری B دورگەی ئەلکاتراس C دورگەی شەیتان D دورگەی ڕۆبین C چرکەتانەیە دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ سی دورگەی شەیتان سی دورگەی شەیتان زانیاریتان نەبوو ئەخر ناوەڵە بەس وەمازانی دورگەی ئەلکتراس لە ئەمریکاوە کەواتە ئەوە نییە نازم ئەوەی ترش شەیتان بۆچی شەیتانتان هەڵبژار ناوەکەی ناخۆشەوە ئەوەی کە نێلسۆن ماندێلا لەبوو زۆر ئیشی دەکرد ئیشی نەچار ئەو بەڕەکان دەشکاونەوە ئەو شتانە ئیتر ئەیناوەکەی قورسە کەواتە نەی ینی دورگەی ئاتیادی بوو چ پێڵنەوەی کە ینی ئیشی ئێوە سژن لەگەڵ ئیشی ینی زیندانیکردن لەگەڵ ئیشی سەختیش وایە کەواتە لەوانە ناوەی شەیتان بوو تەرجەمەی کراوە نێلسن ماندێلا چەند ساڵ زیندانی کرازانن 2015 مردوانە خۆی حکم درابوو کە هەتایە لە زیندان بێ بەڵام 27 ساڵ لەوێ زیندانی بوو دوای ئازاد کرا و نێلسن ماندێلا یەکەم سەرۆکی ڕەشپێستی ئەفریقای باشوورە باشە بابزانین دورگەی شەیتان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی دهۆک بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست دورگەی ڕۆبین نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی نۆڵج
هنر ئەدەبیات و هوەر ماوە هنر هوەر لە هوەر تەنها ئەی ماوە ڤیددیوەیەکە تەماشای ڤیددیوێ بکەن پاشان ئێمە پرسیارتان لێ دەکەین تۆش تۆ تەشخیص کرد. ئەم دیمەنە لە کام فیلمی کوردی وەرگیراوە کە لە ساڵی 2010 لە فستیڤاڵی نێودەوڵەتی دهۆک خەڵاتی پەلکەزێڕینەی بەدەست هێناوە ئەی زاگرۆس بی شەفەکە درێژ سی ڕەشەبا دی مەردان سی چرکەتانەیە دە چرکەتان ماوە سی ڕەشەبا سی ڕەشەبا بۆچی ڕەشەباتان هەڵبژار زانیاریتان نەبوو ناوەڵڵە دەرهێنەرەکەی چێ بوو ڕەشەبا معلوماتمان هیچ معلوماتمان سەری نەبوو وەڵڵا بەس حەجەی فیلمەکەی ئەوها نەبوو نازانم حوسێن حەسەن ناخۆش بووە هەندێک ئەوت ڕەشەبا لە دەرهێنەری حسێن حەسەنە خەڵکی دهۆکە دەرهێنەری شەفەکە درێژ دەرهێنانی چێ دەزانن ئەوی شەتی بخەر شوێن دەربی فیلمی زاگرۆس دەزان دەرهێنەرەکەی چێ بوو یا ئەویش نازان معلوماتمانی لەسەرەوەی بەڵام بە جێرەی کەش و های فیلمەکەی هەڵمان سەهین عومەر خەلیفە باشە با بزانین فیلم زۆر باش نینە ینی لە فیلما زۆر باش تابعی باش نین کوردی بەخۆی تۆزە لە فیلمی هۆلیوود و ئەمانە باشن یا بۆلیوود هۆلیوود فیلمی هندی ناکەن یعنی پێش تەماشا با بزانین ڕەشەبا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی نۆڵێج بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست زاگرۆس نەدانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی دۆک لە کەتەگۆریەکان تەنها ئەدەبیات ماوە کەواتە ئەدەبیات بەڵام لە ئەدەبیات ئەی و بی هەیە توان هەڵبژێرن بی دەنگێک هەیە جۆ لەم دەنگە بگرن دواتر پرسیارتان لێ دەکەین شەوی یەڵدایە یا دەیجوورە ئەم شەو کە دیدەم دوور لە تۆ بێنورە ئەم شەو دڵم وەک حاکمی مەعزوو لە قوربان خەڵاتی وەسڵی تۆی مەنزورە ئەم شەو دڵی ژمایل بە دیدەی تۆیە بۆیە لە من وەحشی و ڕەمیدە و دوورە ئەم شەو ئەم هۆنراوەیە کە تایبەتە بە شەوی یەڵدا لە نووسینی کام لەم شاعرانەیە ئەی هەژار بی هێمن سی مەولەوی دی نالی سی شرکەتانەیە دی نالی دی نالی جۆتان لەم شعرە بووە پێشتر نا بەس ئەو سەبکی میوزیکە پشتە گوێم لەوە مەولەوی و نالی بە شەوی گەشتە و ئەو سەبکە گۆرانی هەڵان ئەو سەبکی موسیقا عەدنان کەریمە و تێکستەی کردو بە گۆرانی جۆتان لێ بووە شەوی یەڵدایە و دەیجوورە ئەم شەو
بۆچی مەولەوی نەبێ ها شەوی هەڵدایانی چی درێژترین شەوە درێژترین شەوە لە درێژترین زستان شەوە شەوی عاشقانە ئیزر بە کورتی کورتی باشە با بزانین نالی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی دۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی نۆڵج لەو کەتەگۆریانەی کە ماون تەنها یەک کەتەگۆریە ئەوش ئەدەبیاتە کەواتە ئەدەبیات لە ئەدەبیاتیش ئەیمەوە تەنها ئەی ماوە کەواتە باوی ئەی با ئەیبی ها ئەدەبیات ئەی میر محەممەد ناوی ڕاستەقینەی کام یەک لەم شاعیرانەیە ئەی فەقێ تێران بی مەلا حەسەنی باتەی سی حاجی قادری کۆیی دی مەولەوی سی چرکەتانەیە دی مەولەوی دی مەولەوی ئیبراهیم زۆر دڵنیا بووی ها ناوڵە کاک ئەحمەد دڵنیا محەممەد تۆ دڵنیا بووی بەڵام ئیبراهیم زۆر وتی ئەم جارە دی مەولەوی ئەڵێ دوێنێ خوێندومەتەوە ئەزانم کاک ئەحمەد دیارم دوێنێ خوێن بۆ شتێکی لاوان خوێنوتەوە بەڵێ تۆ خوێندوتەوە مەولەوی شتی مەولەوی خوێندوتەوە من نا ئەحمەد خوێنێتیەوە ها نا یعنی ئەوەی نیە على ئەساسی ئەوەی کردیا بە بەرچاوی کەتیە دوونێ ئەو شتەی بە بەرچاو کەتێکەن یعنی ئەم پرسیارەی بە بەرچاو کەوتووە حاجی قادری لەوی نزیکە لە مەولەوی نزیکە مەولەوی لەوە نزیکە بەڵێ حاجی قادری کۆی ئەو نیە لاوان زۆر زەحمەتە نازانم ئەو هەو نییە نازناویە حاج قادر باشە زۆر دڵنیا نەبوون با بزانین مەولەوی وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵەیە زانکۆی نۆلج بەداخەوە وەڵامەکەتان هەڵێ وەڵامی ڕاست فەقێی تەیران فەقێیە تەیران نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن ئەوە کۆتا دەخاڵیش بوو بەڕێزان و خۆشەویستان قۆناغی یەکەمی بەرنامەکەمان کۆتای هات قۆناغی ڕۆبەڕۆبوونەوەی تاکەسی ماوە بەڵام پێشووی بچینە ئەو قۆناغە ئەمە خاڵەکانتان بەبیر بێنمەوە زانکۆی دووهۆک 60 خاڵ زانکۆی نۆلج 60 خاڵ خۆشەویستان وەک دەبینن هەردوو زانکۆ خاڵەکانیان بەقەدەر یەکن بەڵام ڕووبەڕووبوونەوەی تاکەسی ماوە لەو قۆناغا خاڵەکان بە دڵنیایی گۆڕانکاری بەسەردا دێت خۆشەویستان پاش کەمێکی تر دەینەوە دەمانویست لە ڕێگای ئەو کەتەکۆی تەندروستمە هەڵوژات ڕێنەدەین بە لایەنی بەرامبەر زانکۆی دووهۆک کە ئەوان هەڵی بژێن هەر بۆ خۆمانی یانەوە وەڵامەکەمان دروست بێت
خۆی بەعام دەربارەی پرسیارەکانی کە لەسەر زانست بوون ینی زانیاریەکی وامان نەبوو دەربارەی ئەو بابەتانێک کە پەیوەندی بە زیندە زانیەوە هەبوو یاخود پەیوەندی بە علمی زانستەوە هەبوو خۆی زیاتر ئێمە لایەنی ئەدەبیمان ینی باشتر بوو لە لایەنە زانستیەکە هەر بۆ ینی وەڵامی ڕاست نەمانتوانی هەڵی بژێرین. لە پرسیاری یەکەم و دووەم کاتەگۆری وەرزشمان هەژارد چونکە هەردووکمانە من و ئیبراهیم زیاتر زۆر لە ریاضە یعنی باش بووین و پرسیاری یەکەم کە هاتەوە زیاتر تقریبا نامەیلی تاریخی هەبوو ئاباسی ئەوەی دەکرد شەڕی دوو وڵاتی دەکرد تقریبا ئەومان بە پێی هەندێک یعنی کوبرێ لە ئەو منتیقەکانیان لێک نێزیک بوون بۆی زانیمان. لە پرسیاری نوێم لە کاتەگۆری ئەدەبیات ئەو پرسیارەوە بەهاتۆ کە میر محەممەد ناوی ڕاستی شاعیرەکە خۆی وەڵامەکە فەقەی تێران بوو بەڵام ئێمە زانیاری تاوامان لەسەری نەبوو بەڵام هەروەک بڵێ بە چانس بوو ئەویش بەخت یاوەرمان نەبوو. الكاتيجوريا بيركاري بسيارك بمهات أشياء استفادهش نبيسانا بسيارة بكم وبشكل سريع من رقم جمارة شست هل بجار چونكو شمية مناسب تربو كو تقسيمي وان جمارة بيت كو مناسب يتجنوا فاكتورا ومن تعويض كر شو شمية سهل تربو ومن نتيجة درس دام يعني. بله بسیار کد بسر هنر اوجی برسوا درست میوزیک سکیل بو بس بجاك مزيكا برسوا ما قلتي بلاين برسوا درست میوزیک سکیل. لكاتيجوري زانستا بسيار هات كو شيشة شي يعني من نافي علمية زاني شي دايوكسايد سيليكون ونافي او يعني خل كمية بيت بيجن شيشة من أب معلومة سر ناشونال جيوغرافيك ديتو بو كدوكيومنتري بو بحثي كر. لا كاتيجوري جغرافيا دا اما او پرسیارێکە بەڕاستی پرسیارێکی ئاسان بوو بەڵام یەک مشکلە بۆمە دروست بوو بە تایبەتی من مانگە کوردیەکان منام منزانین کام مانگە ئەو ئەکەوێتە مانگی نۆیان دا یان یانزە کامیانە لەبەر لەسەرەوە تۆزە قەلەقیمان بەدروست بوو نەمەزانی کام مانگی دروستە بۆ سێ مانگە وەکوتر وەڵاممان زانی بەڵام کوردیەکەمان لەم لاوە کێشەی بۆ دروستکردین. بسیار ئەدەبیات هات بوو ئەوژی پارچە شعرێک بوو ما بصدفەوە گوتناڵی بۆش بوو جواب دەرست دەرکرد. خۆشەویستان دووبارە سڵاو گەڕاینەوە لاتان هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە نێوان هەردوو زانکۆی دهۆک و زانکۆی نۆلج پێشووی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبییر بێنمەوە هی هەردوو زانکۆ زانکۆی دهۆک 60 خاڵ زانکۆی نۆلج 60 خاڵ لە کۆتا قۆناغ ڕوبەڕووبوونەوەی تاکەسی بۆ هەردوو بەشدار بوویە 5 پرسیار هەیە و هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە ئەڵێن چی دەست پێ بکەین باشە لە زانکۆی نۆلج ئەحمەد بەخێر بێت لە زانکۆی دهۆک میلاد و ئەحمەد هەردووتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن 5 پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە بزانین چەند خاڵەتوانن بەدەست بێن بۆ زانکۆکانتان پرسیاری یەکەم و پرسیارەکە دەڵێت چیای سیپان دەکەوێتە کام پارچەی کوردستان زانکۆی نۆلج باشووری کوردستان ئەحمەد هەڵەیە میلا دەزانی چ پارچێکی کوردستان ڕۆژهەڵات میلاد ئێستا ئەڵێ باکوور کەستان نەتانزانی تازە بە ئامێدی گوتمانێ نزیک کەستان وەڵامە ڕاستەکەتان نەزانی باکوورە نەتانتوانێت پێش خاڵە بەدەست بێن دووەم پرسیار و پرسیارەکە دەڵێت ئینتەرنێت لە چ ساڵێک بە فەرمی بۆ بەکارهێنانی گشتی ڕاگەیەنرا زانکۆی نۆلج ساڵی 1991 ساڵی 1991 میلا دەزانی؟ ئامێن 94
چوار بوو 94 نە 91 و نە 94 لە ناوەندەکەی بوو ساڵی 1993 نەتانتوانی ئەو پێنج خاڵەش بەدەستبێن بۆ زانکۆکانتان و پرسیاری سێەم پرسیارەکە دەڵێت بەناوبانگترین وەرزش لە ئیسپانیا چییە؟ زانکۆی نۆلج زۆران باس زۆران باس زۆران بازیانی زۆران بازی چی؟ گا گا زۆران بازی گا ئەحمەد زۆران بازی بە شەریش هەیە ئەو گاداماوە چی لێکەنا پەڕەسوورەکە ئای بەڵام توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت سوپاسی ناوێت چوارەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت پەنیری مۆزەرێلا لە شیری چ گیان لەبەرێک دروست دەکرێت؟ زانکۆی نۆلج چێڵ مانگا هەڵێ میلا دەزانی چی؟ لە شیری مۆزەرێلا مانگا نەبێت شتێ بڵێ چیمانەیە مەڕ نا چێڵ و نە مەڕ مۆزەرێلا لە شیری بۆفڵۆ یاخۆت گامێش نەتانتوانی و پێنج خاڵە بەدەست بێنن کۆتا پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ناوی زانستی ڤایرۆسی ئایدز چییە؟ زانکۆی نۆلج چی؟ یەک وەڵام بەرەوە زوو کاتە خەریکە نازم شتێکی لە بیر H1 هەڵێ میلاد HIV میلاد وەڵامەکە ڕاستە توانێت پێنج خاڵ بەدەست بێنی ئەحمەد زۆر زۆر سپاس یاردووتانەکەم ڕۆنۆ شوێنەکانی خۆتان لە زانکۆی نۆلج ئیبراهیم ئیبراهیم بەخێراتی لە زانکۆی دۆک هەلات هەڵات بەخێراتی بامان شێوە پێنج پرسیار بوو ئێوە هەر پرسیارەی پێنج خاڵی لەسرە پرسیاری یەکەم و پرسیارەکە دەڵێت باخچە هەڵواسراوەکان لە سەردەمی چی ئیمپراتۆریەتێکدا دروست کراون؟ زانکۆی نۆلج سۆمەریەکان هەڵێ هەلات دەزانی سینیەکان سینی یعنی چاینا هەڵەیە لە بابل واتە لە سەردەمی بابلەکان نەتاتوانی ئەو پێنج خاڵە بەدەست بێن دووەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت درێژترین جۆری خانە لە جەستەدا چییە؟ درێژترین جۆری خانە لە لەشدا چییە؟ زانکۆی نۆلج مایتۆکۆندریا چی؟ هەڵەیە هەڵات دەزانی؟ خانەی پیست خانەی پێست هەڵات تۆزێ نزیک بۆوە دەمارە خانە کە درێژترین جۆری خانەیە لە جەستەی مرۆڤدا نەتانتوانی و پێنج خاڵش بەدەست بێنن سێم پرسیار و پرسیارەکە دەڵێت ڕەنگی پلازمای خوێن چ ڕەنگێکە؟ ڕەنگی پلازمای خوێن چ ڕەنگێکە زانکۆی نۆلج شین هەڵێ هەڵات دەزانی؟ زرد زەرد
زۆر دڵنیاش نەبووی ها منەوەرگرتی سەڵ شێشی بیرت کردو هەڵات وەڵامەکەت ڕاستە و توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. چوارم پرسیار و پرسیارەکە دەڵێت ئامێری میوزیکی کەمانچە لە چەند تاڵ پێک هاتووە؟ زانکۆی نۆڵج. چوار. زۆر ڕاستە ئیبراهیم 5 خاڵت بەدەستێن ئازانی چین ئەو تاڵانە؟ ناڵە هیچ معلومات لەسەر میوزیک نییە بەس گوێ دەکەم. بەس گوێ دەگری. میلا ڕێسۆڵ. پێنجەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ئینستاگرام لەلایەن کام کۆمپانیاوە بەڕێوە دەبرێت؟ زانکۆی نۆڵج. فەیسبوک. زۆر ڕاستە ئیبراهیم توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکە. زۆر زۆر سوپاسانەکەیم بچنەوە شوێنی خۆتان. لە زانکۆی نۆڵج لاڤان. لاڤان بەخێراتی. زانکۆی دهۆک واسق. واسق بەخێر بێت. خۆتان دەزانن 5 پرسیار و هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە و پرسیاری یەکەم دەڵێت ئامێری میوزیکی پیانۆ لە چەند کلیل پێک هاتووە؟ یاخود کلیلەکانی ئامێری پیانۆ چەندانەیە؟ زانکۆی دۆک. 64. بەڵێ لاڤان نەزانی؟ نایزانم بەڵام با هەفتا بێ. با هەفتا بێ. زیاترە 120 ئەسگار وا زۆریش نا. 100 نا کەمتر. نا کەمتر. وەڵام ڕاستەکە 88 نەتاتوانێ و 5 خاڵە بەدەست بێنن. دووەم پرسیارەوە پرسیارەکە دەڵێت 12 گرێ بەشێکی کام ئەندامی جەستەی مرۆڤە؟ زانکۆی دۆک. بەس گرەی چییە؟ 12 گرێ. گرێ یعنی گرێ 12 گرێ. چی بێژم؟ گرەی 12 گرێ. برین؟ ئەی بۆ بۆتۆنت لێە؟ دیماغ. دەماغ؟ دەماغ. هەڵەیە واسق. لاڤان نەزانی؟ چ بەشێکە لە 12 گرێ؟ لە چ بەشێکە؟ وەڵامێ زوو کاتە خەریکە نامێنە. زوو شتێ بڵێ. نازانم چێ بڵێم. نایزانم. ئافەر واسق ڕیخۆڵە. تێنەگەستمەوە کە 12 گرێ 12 گرێ بەشێکە لە ڕیخۆڵە باریکە. دوودنم 12 12 عربي عفج. 12 گرێ ئێمەڵم 12 گرێ عقدە بەعرەبی بڵێن عقدە نازانم. هەمووش لەبەرم بەس لە کوردیەکەنە لەبەرم. ئاخ بێ کوردەکەی خۆت باشتر هیواتر. قەینا سێهەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ئەو مادەی کە هەنگ لە شلەی گوڵەوە دەیمژێت بەکاری دەهێنێت بۆ دروستکردنی هەنگوین چ مادەیەکە؟ زانکۆی دهۆک. رحيق. غبار طلع. چی؟ غبار طلع. رحيق. بە کوردی بە ئینگلیزی نیتر. نتر. بعربي بيقولن رحيق. ڕحیقەکەت تەواوە. بەنگلیزیش پێڵێن نێکتار. توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت یەکەم چاندنەوەی ئەندامی مرۆڤ لە جەستەیەکەوە بۆ جەستەیەکی تر کە بە سەرکەوتووی ئەنجام درا چ ئەندامێک بوو؟ زانکۆی نۆڵج. گواستنەوەی ئەندامی سەر بوو پێما بێنا. یەکەم چاندنەوە. یەکەم چاندنەوە پێما گورچیلە. گورچیلە. بەڵێ.
لاوان زۆر ڕاستە و توانیت پێنج قاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. پێنجەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت پەیکەری ئازادی فەرموو وەڵام بەرەوە. پەیکەری ئازادی دەبێ بیزین لە ئەمریکایە. باشە لە ئەمریکا پرسیارەکەی منەوەی بەڕایتۆ لە ساڵ با پرسیارەکە بخێنمەوە تۆ مافی وەڵامدانەوە نەما تەنها واسقە توانێ وەڵام باتەوە. پەیکەری ئازادی لەلایەن چ وڵاتێکەوە پێشکەش بە ئەمریکا کرا؟ فەرەنسا. فەرەنسا. واسق زۆر واسق بوو ها زۆر دڵنیاش بوو. تۆ ئەوزانی لاوان؟ ئەرە وەڵام زانێ. خواوەش دەزانی تۆش؟ خێرات کرد. هەلەت کرد. ئەمە کۆتا پرسیار بوو بۆ ئێوە. زۆر زۆر سپاسی ئێوە دەکەین دەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان. کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی نۆڵێج محەممەد. محەممەد بەخێر بیت. لە زانکۆی دوهۆک محەممەد. محەممەد بەخێر بێ نەدوودا. محەممەدی زانکۆی نۆڵەج و محەممەدی زانکۆی دۆک. بە هەمان شێوە پێنج پرسیار بەڵام ئەم پێنج پرسیارە کۆتا پێنج پرسیارە و مەسیریە وانە؟ پرسیارێکم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت تاکە ژن کە دوو خەڵاتی نۆبلی وەرگرتووە کێیە؟ تاکە ژن کە دوو خەڵاتی نۆبلی وەرگرتووە کێیە؟ مارین زانکۆی نۆڵێج. نازانم مارین شتەکە وەڵای ماری شتێک ماری کیمیاییشە بەس کیمیاییشە. ماری کێ؟ ماریکۆ وەڵای ئاخریش ئۆڤە بەس بۆ خۆی کەوتۆ نایە. هەبێت ئەبێ وەڵامەکەت تەوا بێ ماری ماریکۆ بە وەڵی شتەشەوە هەیە ماری محەممەد تۆ دەزانی؟ ئەوڕۆ پرسیارم دیت وەڵڵا نظانم از بەرسەرەتانی ژیتمەری ماری تا ئێرێ ڕاستە بەس ناوە تەواوەکەی مانەوێت نای پێبرێ ها نای پێبرێت سوای ڕاستەوە چێنارێ ئەو ئەوەندی تێنارێ نا بیزانیا دەبێ بۆ یوت کەستان ناوە بوو تەواوەکەتان نەزانی ماری کیوری کیمیاییش بوو ئەوزانم خەڵاتێکی لە کیمیا وەرگرتووە خەڵاتی شتری لە ئاشتیا وەرگرتووە نەتاتوانانی و پێنج خاڵە بەدەست بێن. دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ناوی گەورەترین جۆری خانەی خڕۆگەسپیەکانی خوێن چییە؟ ناوی گەورەترین جۆری خانەی خڕۆگەسپیەکانی خوێن چییە؟ زانکۆی دۆک. تی-سێلز. هەڵەیە زانکۆی نۆڵێج محەممەد دەزانی؟ پڕی خوێن پرسیارەکە بۆ بڵێمەوە ناوی گەورەترین جۆری خانەی خڕۆگەسپیەکانی خوێن چییە؟ ناوەکەی چییە؟ ئەزانی؟ کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە مۆنۆسایتس. زۆر دوورە لە من نەتاتوانێت پێشخاڵە بەدەست بێنن وە سێم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت یەکەی پێوانی کێشی ئەڵماس چییە؟ زانکۆی نۆڵێج. قیرات. زۆر ڕاستە محەممەد لە زانکۆی نۆڵێژ توانێت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکان. چوارەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت گۆڤاری شەفەق کە لە ساڵی 1950 بوو لە کام شاری کوردستان دەرچوو؟ زانکۆی دۆک. سلێمانی. محەممەد شارەکە دووارەکەەوە گۆڤاری شەفەق ساڵی 1950
لە کام شاری کوردستان دەرچوو سلێمانی سلێمانی ئێستا وتی سلێمانی ناگوتی دهۆک اي بس حس سلێمانی والله دوو ساڵێ لەوە دۆک بەش محەممەد. تێگەیشتم بە قورعان یعنی قەینا ئەو ناوی محەممەد تۆش ناوە محەممەدە بە دۆک تێگەیشتم بەس شەر نیە هەرچێک بڵێ تۆش بیڵێیتەوە من هەرفکرم بە هەر حاڵ دوهۆک هەڵەیە سلێمانیش هەڵەیە وەڵام ڕاستەکە کەرکووک نەداتوانی ئەو پێنج خاڵە بەدەست بێنن پێنجەم پرسیار بۆ ئێوە و کۆتا پرسیارە و پرسیارەکە دەڵێت تەختەی یاری شەترەنج لە چەند چوار گۆشە پێکاتوە زانکۆی دۆک 64 64 زۆر ڕاستە زۆر ڕاستە محەممەد توانی پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت زۆر زۆر سوپاسی هەردووکتانەکەم پچنەوە شوێنەکانی خۆتان خۆشەویستان قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسیش کۆتایی هات ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخێنمەوە زانکۆی دهۆک 85 خاڵ زانکۆی نۆلج 85 خاڵ ڕوبەڕووبوونەوەکە زۆر سەختە ها ئێستا ئێمە لەم حاڵەتا چیەکەین یەک پرسیارمان هەیە پێی ئەڵێن پرسیاری یەکلاکەرەوە پێنج خاڵی لەسرە وەک ڕوبەڕووبوونەوەی تاکەسی بەڵام ئەمان ڕوبەڕووبوونەوەی چوار کەسیە توانین بڵین یاخود زانکۆکە پرسیارێکتان لێ دەکەم بە هەمان شێوە عینەن ڕوبەڕووبوونەوەی تاکەسی بەڵام بە جەماعی وەڵامێنەوە دەسان چرکەتانەیە دە چرکە ئەو زانکۆی کە زوو دەزەنێ بە بۆتۆنەکە دە چرکی هەیە زوو وەڵامەکەمان باتەوە گەر وەڵامەکەی هەڵەبوو دەچینە زانکۆی بەرامبەر ئەگەر وەڵامەکەی ئەو ڕاست بوو ئەوە ئەو پێشخاڵەکە بەدەستێنێ و دەچێتە قۆناغی داهاتوو دەیباتەوە بەڵام ئەگەر کەس نەیزانی ئەو پرسیاری شتەکەین ئامادەن؟ مەلیک مەحموود لە ناوچەی بازیان لە پەنا بەردێکە بریندار بوو ناوی ئەو بەردە چییە؟ زانکۆی نۆلج بەردە قارەمان بەردە قارەمان زانکۆی نۆلج زانکۆی نۆلێژ وەڵامەکەتان ڕاستە بەردە قارەمان پێنج خاڵتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان بوو بە 90 خاڵ خۆشەویستانم زانکۆی نۆلێج لە بەرەوەی کە بوون بە خاوەنی 90 خاڵ دەچنە قۆناغی داهاتوو بەڵام زانکۆی دهۆک بەداخەوە بەجێمان دێڵن بە جیاوازی 5 خاڵ من زۆر زۆر سپاسی ئێوە دەکەم هیوادارم لە خوێندنەکەتانە سەرکەوتوو بن لە ژیانتانە سەرکەوتوو بن و هیوادارم ساڵی داهاتوو بێنەوە و بەشدار من لەگەڵ ئێمە دووبارە زۆر زۆر سپاسانەکەم بەڕێزان و خۆشەویستان سپاسی ئێوەشەکەم کە لەگەڵمان بوون تا ئێستا و تا بەرنامەیەکی نوێی ئەستێرەکانی زانکۆ بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ و کاتێکی خۆش کە ئێمە براوی ئەم پرۆگرامە بە هەستێکی خۆشمان هەیە هیوادارین لە پرۆگرامەکانی تریش برێ یەکەم بەدەست بین و سەرکەوتوو بین ئینشاڵڵا بە دڵنیایەوە هەستێکی خۆشە ینی واد لێکە تۆ زیاتر هەوڵ بی ینی بۆ پرۆگرامەکانی داهاتوو زیاتر پلان دابنێ زیاتر شت بخوێنیەوە زانیاری زیاتر وەربگری بەزیدی هەستەی زۆر زۆر خۆشمانە بوو کە تانیمان لەو ئەو مەرحەلەی یەکەم بیبینەوە و نابێ ئەوەژە حالەمان لێ بکە کە ینی غرور بمانگری بەزیدی هەستەی خۆشمانەیە کە براوە بووین و هیوادارین لە قۆناغەکانی تریش بتوانین سەرکەوتن بەدەستبین و سپاسی تیم بەرامبەرش دەکەین یەک لەو تاقنوانەی ئەنجاممان لەگەڵ قوتابیەکانمان زۆر نزیک بوو لە بەرنامەی ستۆدیۆی ئەستێرەکانی زانکۆ کە چەند کەتەگۆریەکی تێدایە و چەند پرسیارش تێدا و مەڵتیپڵ چۆیس و پرسیاری تاکە کەسیشی تێدایە بۆیە من دڵنیا بووم کەوان سەرەکەون بەرامبەر زانکۆی دۆڵ چەند مشکلەیەکمان بۆ دروستم لەباری زمانەوە کە بووە هۆی بربەستێک بوو ئێمە و کەم و کوڕیمان لە بواری ئەدەبی
ئێمە کەسێکی وامان نەبوو لە باری ئەدیباتە توانین پرسیارەکانی بواری ئەدەبی جوابینەوە بەعام لە باری زانستیامە توانمان پێشکەین خاڵ وەرگرین. ڕاستی خۆشیەک تێدا بوو دی منافسەدا و گەل هەندێکی تجربەکە جوان بوو تجربەکە نیو جوان بوو. طبعا نەخوشە تو سەر نەکەوی بەس نفسی وەختی دۆ تەجربەکە گەلێکە خۆش بوو ومن هەمی گەڤ بەرنامە تەلەڤیزیۆندا دیت بەس ساعتێک بوو بەس ڕاستی من نازانی ئەف زەحمەتە و ئەف هارد وەرکەش لێ تیمێڤە خرە تێتەکردن تشتێکی جوان بوو و دیتێک و ئەف تشت سەر تەلەڤیزیۆن بینە بەس ئەو ساعت ئەوەتت بینی تیمەکە گەلێکە مازن بشڕشول کە وەختە خۆت دانێ سو گەلک تشتێکی بەش بوو ببین. يعني اعتيادي دف من تجربة قالك خوش بو وأزقلك كيف خوش من جوز هاتم چونكو تسكي باش بو من خلقنا ناس كرن فير بو مشاوية ومزاني يعني بش تي في برنامجي ستافك قالك مازن هيا وشاو شول كيف همسي أبى قالك خوش بو. نعم أف قطبيت ما هل بجورتين إكش قطبيت هارد باش نو زنكو مادا بيزون قالك باشد هين بيرفكين قالك يعني كو من قالك بوري بهاو كود أنجامي كي باش دزبين بس ناحية بسيارة أدبي بشكل أديبون كيم بون شت بشتواني علمي قالك باش بون همي بيرفكت جوب ده.